خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین. لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە لە ئێستادا هەوڵی جددی هەیە کە گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی بدرێت بە جۆرێک کە ناوەناوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چالاکی و پێشانگای گەورە گەورە ئەکرێتەوە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بخرێتە سەر براندە کوردیەکان یاخۆت بەرهەمی ناوخۆیی. لە دوای ئەوەی کە نرخی دۆلاریش بەرامبەر بە دینار بەرز بووە، بازاڕەکان هەستی پێکرا کە بەهۆی ئەوەی کە هاوردە و ناردنکردن یا بە تایبەتی هاوردەکردن بە دۆلارە، نرخی شتومەکیش لەسەر هاوڵاتیان زیادی کرد بە مەبەستی ئەوەی کە هەم نرخ دابەزێت وا سەرنجی هاوڵاتیان بخرێتە سەر بەرهەمە خۆماڵیەکان. لە شاری سلێمانی پرۆژەی براند بازار هەیە کە چەند ڕۆژێکە دەستی پێکردووە بەشێکی زۆر یاخود بەشێک لە بەرهەمەکانی بەرهەمی ناوخۆیی کوردستانی کاریەکێک لە ئەوانی کە لێرە ئامادەن و دواتریش قسە بۆ ئێوە دەکەن باز لە پرۆژەکانیانەکەن کە هەم توانیویانە بەرهەمێکی خۆماڵی بەرهەم بێنن و هەمیش توانیویانە هەلیکارێک بۆ خۆیان و بۆ ژمارەیەک کەسیش دەستنیشانکەن. من لەوە زیاتر قسە ناکەمە چینە لای میوانەکانمان، بەڵام بەر لەوەی من میوانەکانم بناسێنم ئەمەوێ بڵێم هەر کەسێک سەردانی پرۆژەی بران بازاڕەکات. هاوڕێیانمان لە نەخۆشخانەی هیوا لێرن دوای خۆشیان باسیەکەن تێستێکەکەن ئەتوانی وەکو هاوکاری بۆ نەخۆشانی شێرپەنجە وەکو پشتیوانی بۆ ئەوان دواتر بڕۆیت ئەگەر توانی لە ڕووی تەندروستیەوە خوێن بیت کارەکە تەنها 5 خولەکی پێچێت دوای نوێنەرەکەی خۆیان باسی ئەەکەن. بەرنامەکەمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز بەختیار مەلا ئەحمەد وتەبێژی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان و بەڕێز جەلال سەید کەریم وتەبێژی کۆمەڵی ڕوەگناسان و هەروەها بەڕێز ئیحسان جەمال بەڕێوبەری جێبەجێکاری پرۆژەی بران بازار. سوپاس بۆ سمیوانە و سوپاس بۆ ئێوەش کاریەکەتان خاوەن کارێکن هەوڵەدەین لەگەڵ هەمویان قسە بکەین. کاک بەختیار ئامانجی ئەم ئیڤێنتەتان چی بوو ئەتانەوێت پەیامەکە چی بوو و تا چەند توانیوتانە نزیک بنەوە لە ئامانجەکەتان؟ بەگشتی ئێمە ڕەنگە ئامانجی بازارەکە زیاتر بۆ کاک ئەحسان بێت کە باسی بکات. ئێمە وەک یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان بە 3 خۆناغ پلاندانرا کە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز بکرێت. خۆناغی یەکەم کە لە سەرەتایە پێویست بوو لە ساڵی 2005 بۆ 2007 کە یەکێتی هاوردە و نانکاران دامەزرا. ئامانجی سەرەکی یەکەم پلانی ئەوە بوو کە هاوردە بکا بۆ هەرێمی کوردستان بە جۆرێک کە تۆ هەر شتێکت بوێ هەر کاڵایەکت بوێ لە هەرێمی کوردستانە تۆ بتوانانی بەردەستت بێت هەر شتێکت پێویست بێت نقصانی نەبێت لە بازارە. خۆناغی دووەم کە لە ساڵانی ڕابردووە دەستی پێکرد پەرەپێدانی بەرهەمی ناوخۆییە کە بە گرنگیەوە کاری لەسەر کرا کە بتوانرێت بەرهەمی ناوخۆیی پەرە پێ بدرێت بە جۆرێک کە بگاتە ئاستێک کە بەشی ناوخۆی هەرێمی کوردستان بکات. خۆناغی سێمیش کە لەم ساڵەوە لە ساڵان ڕابردووشە هەنگاوی بۆنراوە بەڵام ئەم ساڵ زیاتر کاری لەسەر کرا هەناردەکردنە. هێشتا ماومانە شتێکی وامان نییە کە هەناردێ بکەین بەڵام وردە وردە هەناردەش دەستی پێکردووە. بەم سێ خۆناغی ئەمە پلانماندانە یەکێک لە ئامانجەکانی ئەم بازاڕەش گرنگی پێدانی بەرهەمی ناوخۆییە کە بتوانرێت زیاتر بەرچاو بێت و پێشتریش هەمان ئەو کۆمپانیایی کە ئەم پرۆژەی ڕێکخست لە پارکی ئازادی کە بە سواسەوە بەڕێستان لەوێ ئامادە بوون توانرا کە کارێک بکرێت بەرهەمی ناوخۆیی لەوێت تەنها بەرهەمی ناوخۆیی بوو کە بتوانرێت نمایش بکرێت و خەڵک پێی ئاشنا بێت. بەڵ زۆر باشە کاک بەختیار. کاک جەلال ئێوە ئامانجەکەتان بەشداریتان لەو ئیڤێنتە چی بووە و ئەتانەوێت چی بگێنن سەرنجی هاوڵاتیان لەسەر چی بێت؟ ئێمە وەکو کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان کە کۆمەڵێکی فەرمین 2007 دروست بووین سەرپەرشتی و کەساناکن کە لە بواری کاری دەرمانی گیایی و پزیشکی ملی و کوردەواری و خۆراکی تەندروست کارەکەن. ڕاستێکی زۆربەی ئەندامەکانمان لە زۆربەی پێشەنگا و فیستیڤالەکان بەشداریان کردووە بم فیستیڤالۆ بم پێشەنگای ئێستش کە لە بران بازار لە کارگەی جگەرەکە بڕێوە ئەچێت. ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە خەڵک ئاشتەوەکەین لەگەڵ سروشتا کارێ بکەین کە ئەو خەڵکە بگرێتەوە بۆ بەرهەمە خۆماڵەکان بۆ بەکارهێنانی بەروبوومی خۆماڵی هەر لە هەنگوین هەر لە سرکە هەر لە زەیتەکان هەر لە باهاراتەکان لە توی وشک میوە وشکراوەکان هەموو بەرهەمێکی خۆماڵی
ئێمە چی هەیە لێرە مەسەن لە ئیڤنتەکە چی هەیە لێرە لە پرۆژێ بران بازارە؟ ئێمە ئێستا چەند ئەندامێکمان ئەندامی کۆمەڵەکەمان لێرە بەشداریان کردووە لەم بران بازاڕەیە بە بەرهەمی خۆماڵی دەستکردی خۆیان. ئەگەر ببینی تەماشاکەی ئامریکی هێناوە ئامری کۆڵپرێسەکە کە ئامریکا ڕاستەخۆ لەبەر چاوی کڕیار زەیتەکە ئەگوشێ بە پرێسی سار نەک زەیتێکی دەستکردی بابرین هاوردەکراوی وڵاتان کە لەوانە سەرچاوەکەی نەزاندرێت. ئەمان دڵنیایی ئەداتە هاوڵاتی کە تۆ ئەم زەیتە بەو شێوازە دروستەکەی بۆ منە زەیتی ڕشکە بێ کونجی بێ کەتان بێ زەیتون نەبێ کە ئامیری گەورە و بابڕین کارگەی گەورەیە بێ بەڵام زەیتەکانی کە ئێستا لێرەیە چەند ئەندامێکن بەشداریان کردووە دەتوانن لەبەر چاوی کڕیار کەرەی بۆ نمونە کەرەی بادەمتەوێ یان بۆ نمونە هەر ڕاشی یان زەیتەکان ئەمانە ئەتواندرێت بە فرێشی لەبەر چاوی کڕیارە دروست بکرێت. باشە لە شوێنی کاری خوان وە لێرە بەشداریان لەمەیە ئێمە ئەکتیفای زاتیمان هەیە ینی یاخود ڕێگریەکان چی نەگەر دەتوانین لە هەرێمی کوردستان ئەکتیفای زاتی بەم بەرەمانەیە بکەین؟ ڕێگریەکان ئەوەیە کە کاتێککە کەسێک ئەوێ دەست بە پرۆژەیە بکە گەنجێکە دەرچووی کۆلیجێکە دەرجوی پەیمانگایە کە بەتابەتی بەشە کشت و کاڵەکان خۆراکیەکان تەماشاکی کۆمەڵی ڕێگری هەیە هەندێکیان یاساین هەندێکشان لەوانەیە ڕۆتینیات بێت بۆ منە نا بەرەوە بەڵێ ینی بۆ ئەوی بتوانین مەسەن لە ناوخۆی خۆمان پێداویستەکانی ناوخۆی خۆمان پڕکاتەوە بەڵێ ئەتواندرێت ئەمە بکرێت لە مەسەن لە شار و شارستەکانە خۆی ئەگەر بتەوێ ئەتوانیت ئەگەر بمانەوێت ئەتوانین بۆ نمونە هەندێک کار هەیە تۆ ئەتەوێ بەرهەمێک بخیتە بازارەوە ئەستان بەرهەمە بۆ نمونە نازانی هیچی بەڕێزیەکە ئەمە بەرهەمێکی سروشتیە بەڵام کاتێکە بۆ نمونە هەر بە ڕەوانی بڵین کاتێکە لیژنین قامقامێکی دەسێ سەرم کەسێکم بەرەمە هەیە ئەڵێ کوا بارکۆ دەڵێ کوا مۆڵەت کوا عنی کۆمەڵێک ڕاستە ئەوانش ڕاستن بۆی من بزانم بە شێوەیەکی تەندروست بەرەم هاتووە بەڵام کاتێککە ئەچیت بە دوای ڕێکارەکانی وەرگرتنی مۆڵەتەکەویت تەماشاکەی کۆمەڵی ڕێگری زۆر هەیە داوای مەساحەیەکی گەورە لێکا داوای کۆمەڵی ئامێر داوای کۆمەڵە شتن لێکا کە تۆ لەوانچێ نەتوانی دابینیان بکەی ئەگەر حکومەت هاوکارت نەبێت کاتێ پرۆژەیەکی بۆ نمونە کارگەیەکی بچووک دابنی ئەبێت تۆ چەند جۆر کارەباتە بێ ئەبێ سوتەمەنی خۆ دابینیکەی بەر لەوە بەرهەمەکانمان کاک جەلال مەسەن بەرهەمەکانمان ئەگەر ئەم ڕێگریە یاسایی و ئەم ڕێنمایە و ئەم ڕۆچیناکە نەمێنێت ئەتوانێت پێداویستەکانی ناوخۆی پڕکاتەوە من وەکو داتایی فەرمی ناڵێم بەڵام وەکو قەنەعەتی خۆم کە دە ساڵ زیاتر لەم بوارەیە کارەکەم من قەنەعەتم وایە ئەو ڕووەکانە ئەو خۆراکانی کە لە کوردستان هەیە بە زیادیشەوە ئەتواندرێت اکتیفای زاتی بکرێت بۆ خەڵکی کوردستان بۆ نمونە ئەم کتێبە کە باسی چەند هزار ڕۆیێکی تایە لەوانەیە 300 بۆ 400 ڕۆیان ڕۆیکی پزیشکی بن یاخود داو دەرمانی خۆراکی و بەهاراتی بن ئەمە ئەتواندرێت زۆربەی زۆری لە کوردستان ئەڕوێت و هەندێکیشان تەنها لە کوردستان ئەڕوێن تەنها ناوی زانستەکەی کوردستانیکای پێوەیە یعنی ئەتوانین ئێمە بە ڕۆیکی کوردستان بە خۆراکی سروشتی کوردستان چەند ساڵێکی تر ئەتوانین باشە ئەکتیفای زاتی بکەین زۆر باشە گفتوگۆ زیاتر لەسەرەکەین کاک حسانیەوە وەکو بران بازارەتانەوێ چی بگێنن و ئەم چالاکیەکان تا چەند وای کردو سەرنجی خەڵک بچێتە سەر بەرهەمە خۆماڵیەکان؟ بەڵێ کاک زانە ئێمە خۆتان پێشتر ڕووماڵی ئیشەکان ئێمەتان کرد لە پارکی ئازادی پرۆژەیەکمان کرد تەنها بۆ بەرهەمی ناوخۆ بوو فستیڤاڵی یەکەمی ژیان بەس بۆ بەرهەمی ناوخۆ بوو لە تەوەقعی ئێمە نەبوو کە بتوانین 20 بۆ 30 بەرهەمی ناوخۆ زیاتر کۆ بکەینەوە بەڵام تەوەقعەکەی ئێمە هەڵە دەرچوو زیاد لە 80 بەرهەمی ناوخۆمان کۆ کردەوە 80 بەرهەم بەڵێ لەمەیە لەم ئیڤنتەیە چەندی تایە لەم ئیڤنتەیە لە 140 ئەم پرۆژەیە بەرهەمی ناوخۆیە بەڵام ئەم بەرهەمە ناوخواانە جیاوازن لە بەرهەمە ناوخۆکانی پارکی ئازادی دروستە پارکی ئازادی هەموو جۆرێک بەرهەمی ناوخۆی تێدا بوو و هیچ مەرجێکمان بۆیان نەبوو بەڵام لێرە ناوی پرۆژەکەی ئەمە براند بازاڕە ئەبێت بەرهەمەکەی ئەمان منافس بێت لەگەڵ بەرهەمێکی هاوردا یعنی کاتێک من صابونێکی هاوردا لە وڵاتی ئۆکرانیا لە وڵاتی ڕووسیا لە وڵاتێکی ئەوروپیەوە دێتە ناو کوردستان لە تورکیاوە لە ئێرانەوە ئەبێت صابونێک دابنێم لە پاڵیا کە منافسی ئەو بێت لە کوالیتیا لەو باشتر ئێستا لەمە ئەمە تەطبیق بووە جێبەجێ بووە لە بران بازارە لێرە تەطبیقمان کردووە تەواوی بەرهەمەکانمان لێرە بە شایەتی کڕیارەکان کە گرانترە لە هەمان کاتا کڕیاری زیاترە کەواتە ئەم بەرهەمە خەڵک نرخەکەی چۆنیە کاک حسان ینی مەسەلەن بۆ نمونە بۆنێک ئەوانەی لەبەردەستی تۆ مەسەلەن کەلوپەلێکی بواری جوانکاری لەگەڵ بەرهەمێکی هاوردەیە نرخەکەی چۆنە نرخ و کوالیتی نرخ و کوالیتی ئێمە بە یەکشتمان لەبیر نەچێت کاتێک لە وڵاتی تیوک و وڵاتی چین بەرهەمێک دروست دەکرێت تیراژی ئەو بەرهەمە عەدەدەکەی
لە بە ملیۆنانە ئەم ملیۆنانە کارگەیەکی گەوری بۆ دانرێت پێچوەکەی کەمترە بەڵام لێرە بەو شێوەیە نییە لەبەر ئەوەی خاوەن بەرهەمە ناوخۆیەکان توانای ڕیکلامێکی ئەوتۆیان نییە وەکو خاوەن کۆمپانیا زەبەلاحەکان کە بەرهەم هاورداکەن کەواتە ئەکیید کڕیارەکانیان ئەبێت بە دوایە نەبگەڕێن و بەرهەمەکانیان بە شاراوەیی ئەمێنێتەوە لە بازاڕ ئەمەوە ئەکات کە ئەم خاوەن کارگانە نەتوانن عدەدێکی زۆر بەرهەم بێنن لەبەر ئەوەی هەموو ئەو مەوادانە ئەکسپایری هەیە هەموو ئەو مەوادانە کوالیتی کۆنتترۆل چیکی ئەکاتەوە و بەو ڕێژەی کە پێویست بێت ناخرێتە بازاڕە و ناگات بە دەستی کڕیارەکان بۆ هەموو بەرهەمێک ئێمە بیرمان نەچێت نەقڵ یەکێکە لە کەرەسە یارمەتیدەرە زۆر گەورە و گرنگەکان کاتێک کە خاوەنکارگەیەکی بچووک لە سلێمانی نەتوانێت بە پارە و داهاتی خۆی بەرهەمەکەی لە زاخۆ تا خانەقین پەخشکات ئامێر و سیارە و کەلوپەلی بۆ دابین بکات ئەو کاتە مەجبورە بە حەسر بێت لە شارەکەی خۆیان و ئەگەر حکومت بتوانێت هاوکاری ئەم کەسانە بێت بەڵێ من 100% لەوە دڵنیام کە ئەتوانن بەرهەمی ناوخۆ پێداویستی ناوخۆ پڕکاتەوە یعنی حتا پێویستمان بەوە نابێت لە شارێکی وەک سلێمانیەوە بەرهەمێک بۆ هەولێر بنێری هەولێر ئەتوانێت خۆی بژێنێت سلێمانی ئەتوانێت خۆی بژێنێت ڕانیا گەرمیان هەموو ئەمانە ئەتوانن یعنی ئێستێمە چەندین بەرهەمی سابوونمان هەیە لێرە چەندین بەرهەمی ڕۆنمان هەیە ڕۆنی زەیت سرکە وشکەمەنیەکان بۆ نمونە چارەسات ئەنجیری وشک عاتر مکیاج ئەمانە جێگەی دڵخۆشین کاتێک من توانیمە لە سلێمانیە دوو براندی عتری ناوخۆ بدۆزمەوە کە بۆنێکی خۆش و کوالیتیکی باشی هەیە لە نرخی شاگونجاوە کەواتە ئەمە تەنها کێشە و خەلل لێرە کە ئەم بەرهەمانە لە ئێستادا بەرهەمی ناوخۆیان پڕ نەکردوێتەوە ڕاگەیاندنیکی بەقوەتیان لە پشت نییە لەبەرەوەی داهاتەکەیان بەشی ئەو ڕاگەیاندنە ناکات بەشی ئەو ئەعلامە ناکا و توانای منافەسەکردنی ئەو تاجر و بازرگانە لێرە خواستی لەسەر بۆ مەسەڵ خەڵگەڕاو بڵەکان بەرهەمە خۆماڵیە خاوەنی بەرهەمەکان خۆیان لێرە نەتوانانی پرسیاریان مایکەکە لاچێت خاتون با لە تۆ دەست پێ بکەین مایکەت نزیکە تۆ باسی بەرهەمەکەتمان بۆ بکە بەچی بەشداریت لێرە و خواستی خەڵک لەسەری چی بووە و تەمۆحەت چیە و ڕێگریەکانی بەردەمی تۆ چی من ژیان خاوەنی براندی بۆنی ژیان بۆنەکانم لە 26 زۆر پێکاتوە هەمووی لە کوردستان دروست دەکرێت نا من لە کوردستان دروستی ناکەم ئەوە کێشەکەی منە لەبەر ئەوەی کە هەتاکو ئێستا ڕێگەیەکم بۆ دانەنرا بتوانم لە کوردستان و بۆ نانم دروستکەم چەندەها جار داوای ئەوەشم کردووە پێم خۆش بووە کە بتوانم ئەو بۆنانەی کە لە ئەڵمانیا دروستێکە من خۆم لە ئەڵمانیا ئەژیم و پێ کوردێ بە شێوەیەکی ئەکادیمی توانیمە ئەو بۆنانە دروست بکەم پێم خۆش ببێنمەوە ئێرە لە وڵاتەکەی خۆم دروست بکەم بەڵام هەتاکو ئێستا مەجالێکی وایان کەسێک پشتگیریەکی وانە بووە کە بتوانم بۆنەکانم لێرە دروست بکەم یعنی ڕێگریەکانت ئەوەیە کە پشتیوانیت نییە پشتیوانی یاسایی پشتیوانی مادی چی دێت یاسایی مادی هەموو نەوەیجۆ هەموو شتێک ئەی چۆنی ناو لێ ناو بڕاندێکی کوردیان هەر عترێکە و من خۆم لەوێ دروستی ئەەکەم چونکەەوە کاری خۆم بۆ تقریبی 7 ساڵێکە لەگەڵ شەریکێکی ئەڵمانی لێ کارەکەم ئەو پێداویستیانەی کە تۆ لە ئەڵمانیا پێی دروستەکەی بەڵێ ئەگەر بیهێنی تۆ ئێرە توانی استفادەی بەڵێ زۆر داواشم کردووە کە بتوانم ئەوەی کە لەوێ دروستەکەم لێرە بتوانم دروستی بکەم هەتا بتوانم هەلی کار دروست کردەوە هەتا بتوانم هەلی کار بە چەند گەنجێکی تر زیاتر ینی پێ ببەخشم و دوای ئەوە چەند کەسێکی شێکە لە قوتابیمان هەیە لە زانکۆی سلێمانی زۆر پەیوەندیان بە منەوە کردو بەڕاستی ئەوە کێشەی ئەوانە کە شوێنێکی وان نییە بتوانن لەو بوارەیە ئەوانیش کار بکەن داوای ئەوان لە من کردو کە من توانم یارمەتیان بم باش ئێستا کە تۆ بتەوێت کارگەکە بێنێت بەڵێ ڕێگریەکانم پێ بڵێ بۆی لێرە لە ڕێگەی کورساد نیوزەوە پەیامەکە و بگات بۆی ڕێکارەکانە بۆ ئاسان ئەوەی کە هەوڵیاوە بەربەستەکانت چی بوون یاسایی جارێ بەڕاستی نەگەشتێتەوە ئاسی کە بتوانین شەریکەیەکی وا گەورە وەکو شەریکی بۆن دروستکردن لەم وڵاتە بەڕاستی نازانم یا باوەڕ پێ ناکە یان نازانم ینی زۆر هەوڵم ماوە کە یارمەتیم درێ ئەمە یەک دوو هەمێنیشی کلپێکی زۆر زۆری پێێت من وەکو ئافرەتێک بە تەنیا لە وڵاتی ئەڵمانیا ئەگەر بیهێنی چەند هەلی کار دروستەکە بە تەخمینی خۆ چەند هەلی کار دروستەکە چەند کەسە خاتە سەر زۆر بەڵێ خۆش بێ ئێوە کامتان قساکەن خاتون بەڕێستان خاوەنی چ کارێکن و من خۆشی شەوقیم مامۆستام لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە کەرەنتینەکەەوە دەستم کردووە بەم کارە
خۆم پێشترم کارم کردووە کە سابون دروست دەکەم سابوونی ئیسنس دروست دەکەم سابون و کرێمە بەرهەمەکانم لە ساسا لە کوردستان پەیدا کردووە و هەمووشی سروشتیە کوردستان وڵاتێکی زۆر دەوڵەمەندە بە گژوگیا بە گوڵ بە نێوی شاخ بە هەنگوین یعنی هەموو کەرەستەکانی پێکێنەری سابوونەکە کوردستانیە کوردستانیە و شانازیشی زۆر زۆر پێوە ئەەکەم و زۆر خۆشببختم کە خەڵکانێکی زۆریش کڕیار نمونونەکە و داناوە لێرە داوناوە نمونونەکەی نمونەم داناوە باشە گە کاک کەمال بتوانێت وەرەگرێت باشە ینی ڕێگریەکانی بەردەمی بربەست بەردەمی مامۆسا من خۆشببختم کە کاراسانیمان بۆ کراوە لە مەسلەی یاسایی کە باسیەکەم کواڵیتی کۆنتترۆل زۆر هاوکاریان کردین بە پلەیەکی باش دەرچوین لە کواڵیتی کۆنتترۆل شتەکانیان هەموو فەحس کرد بەعکسەوە من زۆر من پێ خۆشە کە 50 جۆر فەحسیان کردووە بۆ من دڵنیاتر ئەبم کە دیەم بە کڕیار دڵنیابم کە ئیشەکەم زۆر باشە ئەوە خۆشە لەلایەکی ترۆ من کێشەی قوتووەکانم هەیە قوتووی کرێمەکانم قوتووی شامپۆکانم حەزەکەم قوتووی جوانم دەستکەوێ بە سەرێکی گونجاو لە کوردستان من بڕێکی زۆر دروست ناکەم بەڵام ناتوانم لە سین بیێنم شکە سین ئەڵێ 10,000 20,000 من نەمەخزنم هەیە و نا یعنی ئەو ئیمکانێت بەڵام خەیتە بازاڕەوە بەڵێ لە هەموو بازاڕیان لە چەند شوێنێکی دیاری کرا من چەند شوێنێکی دیاری کرا و نردومە بۆ ئەڵمانیا و ئەمریکاش خواستی لەسەر بووە زۆریش زۆر خواستی لەسەر بووە من حەزەکەم تەرجیعی هەموو کوردێ بکەم کە ئێمە بتوانین بەرهەمە خۆماڵیەکانمان بنێرینە دەرەوە و ناوبانگ دەرکە بۆ ناشتەکانمان زۆر باشن یعنی سە من کە نردومە بۆ ئەمریکا نەکەوتۆتە ئاس یەکسەر ڕۆشتووە لە ئەڵمانیا عینەشە یەکسەر ڕۆشتووە یعنی فەرقێکی زۆریشیە بۆ کەشتەکانمان کوواڵەتی یعنی خۆشیان ئەڵمان بوو هەموو تەکنیک و شتەی خۆیەوە ئەڵمانیەکان ئەڵێن ئەمە زۆر مهمترە لەوەی خۆمان لەوێ پشکنینی بۆ کراوە پشکنینی بۆ کرا بۆ بەرهەمەکە لە ئەڵمانیاش باشە مامۆستا ئەگەر بتەوێت کارگەیەکی گەورە هەلی کارێکی گەورە دروستکەیت وا بکەین مەسەلەن لە ڕێگەی هەناردە و ناردنکارانەوە مەسەلەن ئەمە بە ژمارەی گەورە بنێرێ بە وڵاتان چی و پێویستە چیم پێویستە شتیوانی من ئیمکانێتم نییە من ناتوانم کارگەیەکی گەورە بکەمەوە بەڕاستی من مامۆستام مەعاشەکەشم ئەوەکو ئەیبینی چۆنە یعنی ئەوە ئیژەکەم کە ئەتوانم ینی گەر دامێکی مادی گەورە هەبێ حکوومەت بێتریان مستەسمیرێک بێ منتوانی مەسەلەن هەلیکاریەوەی ئاڵتونی ڕەشمان هەیە کە نەوتە بە ئێمە ئیش لە خۆمان بکەین لە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بکەین بیبینە دەرەوە پارەبێنین ناو وڵاتەکەمان هەڵبەتە یعنی شتەکانمان زۆر باشن وڵاتێکی زۆر دەوڵەمەندمان هەیە بە کەرەسەی سروشتی با ئیش لەوا بکەین باشە جوولەکە بۆچی توانی خۆی بۆستێ لەسەر پێ خۆی بۆ ئێمە نەتوانین ئەتوانین ئێستا تۆ چەند زۆر مادی پاکەرەوە دروستەکەی من 126 جۆر سابونم هەیە بە پێی جۆری پێستەکان پێ 6 جۆر کرێمم هەیە کە یەک لە یەکی باشترە چرچی لابە پەڵە لابە دژە خۆرە اینجا ئێمە وڵاتان حسابی خۆیانەکەن بۆ نمونە خەڵک زۆری پێخۆشحاڵەیە من سابونێکم بۆ هاتووە هەر ئەوە بەکارێن لە بەریتانیاوە بۆم هاتووە کاکە بەریتانیا وڵاتێکی شێدارە بۆ خۆی حسابی کردووە حسابی تۆی نەکردووە من حسابی چیەکەم من وڵاتێکم هەیە خۆرێکی زۆر جوانی هەیە زۆر گەرمیشە وڵاتێکم هەیە وشکە سەرمای هەیە من ئیشم لەوا کردووە کە من بۆ خۆم ئیشکەم بۆ وڵاتی خۆم ئیشکەم جا چەند خۆشە کە تۆ ئەچیتە دەرەوە کرێمە لە دەم و چاوبەی کوردیە ناوچی بەرهەمەکان ناوچی ئیسنس یعنی ناوەڕۆک بەلاتینی یعنی ناوەڕۆک باشە دەست خۆش بێ بە هیوان ڕۆژێک کارگەیەکی گەورە و هەبێ تر هەلی کاری گەورە و بتوانین بەرهەمەکان لە ڕێگەی کاک مستەفا و کاک بەختیار و ئەنا بڕوا بە وڵاتانی خۆشحاڵم دەست خۆش بێ خاتون تۆ بەرهەمەکانت چین و بەشداریت کردو لەو بران بازارە من هەژان بەشدارم کردو لەم پێشنگای بەجلی کوردی جلوبەرگین کوردەواری جلوبەرگی کوردەواری باشە ئیشی دەسە و چلین و ئەو شتانی لەسەرەکەی باشە بەرهەمەکانتان تا چەند خواستی لەسەرە خۆتان دوورین و شتەکانیەکەن ئێمە وەکو خۆم و خات و شەهلا سەرپەرشتیاری ئەو ئیش ئەکەین
لە شاری سنە ئیشەکان ئەکرێت و هەلی کاری ڕەخساندۆ بۆ چەندەها گەنج بێ ئیش لە ماڵەوە تقریبان 300 تا 400 کەسێک ئەم ئیشانی بۆ ئەکات ئێمەش لێرە ئەیناسێنین بە خەڵکی خۆمان ینی ئێوە لە سنەوە هاتوون من خۆم خەڵکی ئێرم بەڵام ئەو خاتونێک کە کاری لەگەڵەکەم چەند ساڵێکە خەریکی ئەم ئیشەیە بەڵێ منیش لەگەڵی هاوکارە ئەتانەوێت جلی کوردی چی لێ بکەن مەسەلەن بۆی ناوخۆی مەسەلەن ئێستا وابزانم جلی کوردیش زۆربەی لە سینەوە دێت وانە کاک بەختیار بەشێکی جلی کوردیشمان لە سینەوە باشە ئەتانەوێت مەسەلەن پرۆژەکەتان گەورەکان ڕێگریەکان بەردەمتان چی ئێمە ئەمانەوێ جلوبەری خۆمان بە خەڵک بناسیێنین مۆرکی کوردەواری پێوە بێت ڕاستە چەندەها قماش هەیە لە هندەوەیەت لە سینەوەیەت بەڵام ئێمە ئەمانەوێ بەدەست ئیشەکە بکرێت نەک ئەوە تا لە شوێنی ترەوە ئەوانەی خۆتی چی چەند راوی دەستی خۆتانە هەمووی بەڵێ هەمووی ئیشی دەستێت ڕۆژەکەتان باش دەستە خۆش بێ بەڕێستا سپاسکارزانە بۆ ئێوە سپاس بۆ بەڕێستا مایکت نزیکەیت سپاس بۆ ئێوە بۆم دەرفەتە سپاس بۆ کورسات سپاس بۆ کۆمپانیای شارە بلاین کە هەستا بەم دەرفەتە دووبارە من لێرە وەکو ماڵی هەورامان بەشدانی کرد تەواوی بابەتەکانمان خۆماڵین تەواوی بابەتەکان لە لادەکانە کۆیەکەینەوە هێنەوە شارە و تەواوی بەرهەمەکانمان هیچ مانیە هی دەرەوە بێت چی تێ لێرە ئەو شتە کوردەواریانە کە دانراوە لێ خواردە مێوژە گوێزە ئەو گوڵە باخیە هەڵوژەیە باش ڕوبە هەنارە دۆشاوی تووە هەروە بێتەوە کەشکە گوێزی هەورامان ئەو 2 ساڵە بەداخەوە تووشی نەخۆشیەک بە ناوەکەی کرم لێە 2 ساڵە زۆرترین گوێز لە دەرەوە هاوردەرەکەی و زۆرترین زیانیش بەرهەمی ناخۆکەوتووە لە ڕووی گوێزەوە ینی ئەوەی کە ئێستا ئێمە دیقەتمانیاوە تەواوی گوێزی دەرەوە بازاری گوێزی ناوخۆی خۆشکاندووە کە لە کاتێکە لەوچە ماوەسا باشتر بزانێت باشترین گوێزی تەواوی دنیا هەورامانە لە ڕووی پێگاتی خۆراکیەوە لە ڕووی ڤیتامیناتەکان لە ڕووی چەوریەکەیەوە شتێکی زۆر تایبەتمان هەیە ئێستا ئێمە ژۆک و ماڵی هەورامان تقریبان نزیکی 25 جۆر بەرهەم هەیە و زۆربەی کات ڕێگەی ئۆنلاینەوە پاکەت و بیخەنە لەیان لە قوتونانی بۆ بکەن گوێم لێ نەبووە بیخەنە پاکەتەوە بەرهەمە کوردەواریانە ئێستا هاوکارێکم نەبووە مادەمان نییە کە بتوانین کەس نەبووە پشتگیریم کا کە بتوان وای لێ چەند کەس زیشەکە لەگەڵ تۆیە 2 نەفەرین خێزان بەڵێ مەفەق بن بەڵام ئەگەر بێت و مەسەلەن ئەم بابەتانە بیخەنە پاکەتەکە زیاتر بکرێت بە بڕاندێکی ڕسمی بکرێتە ناو شوشەوە لە باتیەوەی دەبێت پلاستیک بەکاربێنین بەداخیشەوە لە کوردستان معمەلی شوشەیتیانە شوشەکەش دەبێت دووبارە هاوردە بکرێتەوە بە کولفەیەکی زۆر ئەمەش دیسان بارگرانی لەسەر خاوەنکار و لەسەر خاوەن بڕاندەکان دروزەکە ئەبێ حکومەت لە هەنێ ڕۆ هاوکاری ئاسانکاری بۆ ئێمە بکاکە بتوانێت هەم معمەلێکی شوشەمانە بێ هەم هەنێ کارگە هەیە لە کوردستانە زۆر ئاسانە بکرێتەوە بەڵام بۆ نەکرێتەوە منیش نازانم ئەیە گەر بێت و کارگەیەکە بێتوانی هەناردە بکەیت مەسەلە ئێستا من وەکو خۆم پشتیوانیم هەبێ ئەتوانم تەواوی بەرهەمی ناخۆ لە ڕووی ڕوبە هەنارەوە لە ڕووی دۆشاوە لە ڕووی بەرهەمەناوەکانەوە تەواوی کوردستان پڕکەمەوە پەک بە هەموو هاوردەکان بێنم لە ڕووی ئەو شلەمەنیانەوە بای ئەواتوان بەخواست بۆ لێرە قاتیەوەمان هەیە شتوانی بۆ ناوخۆیمان خۆمان پڕکەین و بشنێرینە دەرەوە من ئێستا وەکو خۆم لە ڕووی ئۆنلاینەوە زۆربێکات بەرنامەکانم تەنانە گەشتۆتە ئەمریکا ئەڵمانیا بەریتانیا بەلجیکایە فەڕەنسایە ینی لە ڕێی شخصەوە نردومە بەڕسمی نەمتوانی وەبینێر ئەمە خۆی کەم 5 کیلۆ 10 کیلۆ ئاوا زیاتر کەمتر نردومە داواکاری چیە مەسەلەن ئەگەر وڵات داواکاری زۆر داواکاری کراوە ئێستا لەوە چێ بڵێم ئەو نەمان وتوە بێتامان کردووە هیوادارم حکومەت گوێمان هەر شیرین هیوادارم حکومەت گوێمان لێک برێ هیوادارم حکومەت ئەوەی کە دڵسۆزی ناخۆی خۆیەتی احتیمامی پێ با گرنگی پێ بە ئەم بەرهەمانە کە هەیە تووشی هەر نەخۆشیەکە بێت تووشی هەر دەردێکە بێت چارەسەریکە نەگەوە 2 ساڵە بەڕاستی مامۆستاجەلا لەوچە باشتر بزانێ تەواوی هەورامان تووشی نەخۆشیێک بووە هەنارەکەی هەنجیرەکەی گوێزەکەی تووشی نەخۆشیەک بووە ناوەکەی کرمتیەیە لەوچە مامۆستا بزانێ ڕێحەلێکی لابێ بەڵام ئەمە بۆ حکومەندەی کردووە تەواوی باخەکان بڵێن ئەو باخانە لە ناو بچن تۆ سەروەتێکی سامانێکی سروشتی لە ناوچۆ دەستخۆش کاک باست سەرنجی تۆ لەسەر پرۆژێ بران بازار چی بکرێت مەسەلەن ئێمە ئەم هەموویشە جوانەمانێ بەڵام بچکۆلەن ینی گەورە نین بتوانین گەورە بن و بەرفراوان بن بتواندرێت بە مۆری فەرمی لە ڕێگەی علاقاتەوە بنرێت بە وڵاتانی خەلیج بە وڵاتانی دەوروبەر
هەر نەڵێن شتمان بۆ دێت. ئەندازیار عەبدولباسط عومەر مستەفا ئەندامی دەستەی باڵا و کارگێڕی یەکێتی هاوردەکاران و ناردنکارانی هەرێمی کوردستان. بەڵێ عەبدولباسط ئێمە وەک یەکێتی هاوردەکاران و ناردنکارانی کوردستان بە تایبەتی لەم بارە سەختەدا کەوا لەبارەی ئابووریەوە بە کاتێکی سەختا تێپەڕەبێ هەموو هاوڵاتیان و ئەم یەکێتیە و هەروەها هاوکاری کۆمپانیەکانی کردووە کەوا هاوردە بکرێ لە ساڵانی پێشوودا. بەڵام ئێمە لەم کاتەدا ئێستا بە پێچاوانەوە ئەمانەوێ کار بکەین. ئەمانەوێ بەرهەمە خۆماڵەکان و کەرەستە پیشەسازیەکانی ناوخۆ بەرهەمەکانی زیاد بکەین بۆ ئەوەی بتوانین هاوردە کەم بکەینەوە و بەرهەمەکانی ناوخۆ زیاد بکەین. ئەمە لە هەموو لایەکەوە ئیسفادەی هەیە بۆ ئێمە. هەست ناکەی ئەمانە لە ئاستی گەورەیانین مەسەلەن هێشتا لە ئاستی لۆکاڵیایە ئەو هەوڵانە مەسەلەن هەوڵانە ئێمە هەوڵەکانی ئێمە ئەوەیە کەوا بە شێوەیەکی بەردەوام بینە سەر خەت لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمە بۆ ئەوەی کێشە و گرفتەکانی ئەم کۆمپانیانە حەل بکە، پرۆتینات کەم کاتەوە، هاوکاریان بکە لەلایەن سوتەمەنیەوە، لەلایەن وزەی کارەباوە، لەلایەن ڕۆتینەوە بۆ کردنەوەی کارگەکانیان. و ئێمە ئەم بازارە کراوەتەوە ناوی براند بازارە. براند بازار یعنی موادی کوالیتی، یعنی موادی باش. و ئەم براند بازارێش کە لە 80 کۆمپانیا پێک هاتووە ئەتوانین بڵێن لە 150 بۆ 60 کۆمپانیای ناوخۆیین و بەرهەمی ناوخۆییان هێن کردووە. و ئێمە ئێستاکە وەک یەکێتی هاوردە و ناردنکاران وە بدێکی باڵامان بەرەو تاران کەوتۆتە ڕێ و زۆر لە بەرهەمە ناوخۆیەکانیان لەگەڵ خۆیانە بردو بۆی بازاری بۆ بدۆزنەوە و زیاتر ئاشنا زیاتر خەڵکانی دەرەوە ئاشنا بن بە بەرهەمە ناوخۆیەکانەوە. و ئێمە هەروەها لە پێشانگانێ و دەوڵەتیەکانیشە بەردەوام بەشداری ئەەکەین و کۆمپانیا ناوخۆیەکانیش داوەتنامەیان بۆ نێرین و لەگەڵ خۆمان نایان بین. دەستشکار دواسر سپاس دەکەم. ئەو بەڕێستان بەچی بەشدارن؟ زۆر سپاس بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین. سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاسان دەکەین. مایکت نزیکە. سپاسی کۆمپانیاکە دەکەین کە ئەم هەلی بازارکردنەی ڕەخساندووە. سپاسی وەبەرهێنەر و ناردنکاران دەکەین کە هاوکار بوون بۆ بە بازارکردنەکە لەگەڵ ئەو کۆمپانیایە. و ئێمە بە هەنجوین بەشداریمان کردووە، هەنجوینی شارباژێر گوندی شنکی قەزای ماوە. پێمان خۆشە بەرهەمی ناوخۆ زیاد بکرێ، ناردنە دەرەوەمان هەبێ، هاوردەمان کەم کاتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ڕێگەی بەرهەمە ناوخۆیەکانەوە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری ئەو بەرهەمە ناوخۆیانە بکە بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆی ئەوەندە زۆر بێ پێویستیمان بە هاوردەکردن نەبێ، بە ناردنە دەرەوە ئێمە بەشداری بکەین لەگەڵ وڵاتان. و دوای ئەوە ئەگەر ئێمە بەرهەمی ناوخۆیمان زیادی کرد تاکیدتان دەکەینەوە، تاکید دەکەینەوە لەوەی دەتوانین خۆمان بەخێو بکەین، دەوڵەتی کوردیش ڕاگەێنین. ئەگەر لەسەر هاوردەش بەردەوام بین ئێمە ناتوانین خۆمان بژێنین و بەرهەمە ناوخۆیەکانیشمان تێدا دەچێ بەرەو لە ناوچوون دەچێت. داوای ئەوە دەکەین کە ئاوا بێت. بەڕێستان ناوی بەڕێستان یوسف حەسەن لە گوندی شینکی. باشە دکتۆر فەرهاد پیرباڵ ئەڵێ ڕۆژێک لە ساڵی 2007 ئەو قسەیە کاڵێ ڕۆژێک لە هەورامان لە لادێکی هەورامان بووم، بەیانەکەی ماستی ئێرانی و هەنجوینی سعودی و پەنیری تورکی هاتە سەرسفرەکە. بەڵێ ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ بەرهەمی ناوخۆی و بۆ اقتصادی وڵاتەکەشمان. ئەم هەنجوینەی ئێوە هەتا ساڵێک لە لەندەنیش بەشداری پێشبڕچەی کرد یاریێمی کوردستان. ئابزانام شکلیشی تیا بوو بەڵامەر پلە یەکەمی هێنابوو. ئەتوانێت ئەکتیفای زیاترانی پێداویستی ناوخۆ پڕکاتەوە و هەناردەش بکرێت. ئێستا خۆتە بینی ڕەنگە لێرەش هەبێت یان ئەگەر کاک ئەحسان وان ڕێگەیان پێدا بێت یان لە هەموو مارکێتەکان ئەوەنەی هەنجوینی هاوردە ئەبینیت هەنجوینی خۆماڵی نابینیت. بەڵێ
ئێمە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دعمی بەرهەمی ناوخۆ بکە دعمی هەنگاوانان بکە دعمەکە چییە؟ دعمەکە ئەوەیە کە هاوردە کەم کاتەوە و لە ناوخۆش ڕێگری بکرێ لەو بەرهەمە ساختانەی کە دێن باشداری بازاڕەکان دەکەن مەسەرەن هەنجوین بە ئێمە هەنجوینمان داناوە لێرە من بە هەنجوینی سروشتی و لە 100 بەشداریم کردووە وەزارەتی کشتتوکاڵ کۆنتترۆلێک دانێ لە پڕێکا خۆی بک بە بازاڕەکەیە ئەو بەرهەمە ناو خۆیانەی کە بەشداریان کردووە بەحسیان تێستیان لێ وەرگێ و بیان بە ئەوەی کە بەرهەمەکەی ساغ نەبوو بۆ بە بازارکردن نەبوو ڕاستە خۆگرامە بکرێ و دابخرێ ئەو کاتە ئێمەش دەتوانین بەرهەمی ساختە نێڵین بەشدار بێ و خەڵکەکەشمان ڕابێنین بە بەرهەمی ناوخۆ چاوەڕێی ئارد و ڕۆنی دەرەوە نەکەیت ئەگەر ئێمە معمەلی ئاردمان هەبێت لە ناوخۆ معمەلی ڕۆنمان هەبێ ڕۆنی سیارەمان هەبێ وەکو چۆن پاڵەوگەی بنزینمان ئەشتوانین بمان بێت ئەشتوانین هەمان بێت ئەتوانین هەمان بێت حکوومەتی هەرێم ئەتوانێت دعمی ئەو بەرهەمە ناوخۆیانە بکە و بیان پارێزێ لێشیان بنێرێتە دەرەوە و خەڵکەکەشمان لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە داوا دەکەین لە هەموو ڕاگەیاندنەکان بەرهەمی ناوخۆ ئەوەندە باز بکەن بە کوالیتەکەی بە چاچەکەی خەڵکەکەمان ڕابێت لەسەر بەکارێنانی بەرهەمی ناوخۆ و ڕەفزکردنی بەرهەمی دەرەچی بۆ ئەوەی ئێمە بتوانین بە بەرهەمی ناوخۆ ڕابین نەوەیەک ڕابێ بە بەرهەمی ناوخۆ بتوانێت بەیانی ئەگەر هەر چوار دەرگاکەشمان لێداخرا بە بەرهەمی ناوخۆ خۆمان بەخێوکەین حکوومەتێکیش ڕابگەێنین دەوڵەتێک ڕابگەێنین کە بتوانێت بەو بەرهەمە ناوخۆیە خەڵکەکەی بژێنێ و چاوەڕێی دەستی دەرەشینەکە زۆر سپاسان کاک یوسف ئەو خاتونانە باش خاتون تۆ ئەگەر توانی هەستە سەر پێ من ئەمەش بڵێم ئەم تابلۆیانەوانن کە هەتا ئەوانەی پشتی منیشەوە کە نەخۆشانی هیوا دروستیان کردووە ئێرە ئەم بازارە وەکو کۆی ئەوەی کە لە شوێنەکانی تریشە لە مارکێتەکان کە مناڵ پارێز کردوێتی دامێکە بۆ نەخۆشانی هیوادارین هەم تێستەکە بکرێ تێستێکی زۆر ئاسانە هەم تێستەکە بکرێ لای خاتون و هاوکارەکانی و هەمیش دامی پرۆژەکەش بکرێت فەرمو قسەی بەڕێستان لەم بەڵێ سڵاوتان لێبێ لە خەسخانەی هیوا بەشداریمان کردووە کۆمەڵە کارمەندین لە خەسخانەی هیواوە کە کۆمەڵە تابلۆ ئەفرۆشین ئەویش بەدەستی منداڵە پشتبووەکانی نەخۆشی شێرپەنجە کە دێت تەنها ئەیفرۆشین بە دڵخۆشکردنی ئەوانە ئامادەبن تەنها بە دڵخۆشکردنی ئەوانە و کۆمەڵە چالاکی تریشمان هەیە کە ئەویش دانەیتان پێکاتوە لە بەحث بۆ ئەو کەسانە ئەکەن کە خۆیان ئارزومەندن خۆبەخشانە ئەیانەوێت ئەقراز بەخشن خوێن بەخشن بە نەخۆشەکانی هیوا و لە بەشێکی تریشیانە کە بەحسی شەکرە و زەخت ئەکەین و کێش و باڵا بێ بەرامبەر بە ئەو کەسانەی کە خۆیان ئەیانەوێت لە بەشێکی ترا قدێلەمان هەیە کە وەکو ڕێزێک بۆ نەخۆشی شێرپەنجە بەخشین بە خەڵک بۆ هاوڵاتیان هاوڵاتیان تا چەند هاوکارتان بوون و داواکاری لەو چەند ڕۆژێکی شەکە ماوە هاوڵاتیان دامتان کرد بەڵێ زۆر سپاسیان ئەەکەین تا ڕادەیەکی زۆر هاوکار بوون و ئێمە سنووقی هاوکاریمان هەیە کە ئەویش بڕەکەی گەڕێتەوە بۆ هەر خەسخانەی هیوا کە ئەویش هەر بوون نەخۆشانی هیوا خەرج ئەکرێتەوە بۆ دەرمان و پێداویستەکانی نەخۆشەکان دەست خۆش بەڕێستان ئەتوان هەستە سەر پێ بەخێراتتان دەکەین ئێوە بەخێر بێ سەرپەرشتی پرۆژەی براند بازار ئێمە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە توانیمانە بازارێکی لەو شێوە بکەینەوە کە ببێتە هۆی ڕەخساندنی چەندین هەلیکار بۆ گەنجەکان و بازارکردنی خەڵک بە سعرێکی زۆر گونجاوکە لە زڕوتێکی خەیرانی ئیتباری ئابوووریەکی قورسدا توانیمانە هاوکاری خەڵک بکەین بەکردنەوەی بازارێکی لەم شێوەیە دەست خۆش خاتون تۆ پێش بەرنامەکە زوو شتە دەهێنا داتەنا سێکی لەسەر بکە لەسەر بەرهەمەکان ئێمە وەکو کارمەندانی لانی ڕێکخەری ئەم بازارە من نێرگزم لە کۆمپانیا شارتنینەوە هەستان بە کردنەوەی بازارێکی لەم جۆرە هەڵماندا تا ئەوەی لەتوانەماندایەوە ئەو بەرهەمانی کە لە کوردستاندا هەیە بەرهەمی ناوخۆ و بەشدار بێت لەگەڵماندا هەستەکەی بەرهەمی ناوخۆ خواستی لەسەر بێت بەڵێ ئێمە ئۆفیسمان هەیە لەم بازارەدا ڕۆژانە بە چەندین میوانمان هەیە سەردانکەرمان هەیە کە دێت لە ئۆفیسەکەمان پرسیار دەکات و شوێنی بەرهەمە ناوخۆیەکانی ئەوێت
يعني ئەمە خواستی لەسرە بەڵام بڵێن نڵی ئەم بازارە ئێمە کردمانەتەوە بۆ براند بازارە ینی بۆ ئەو شوێنانەیە کە شەریکەی یا خود براندا لەنا بەرهەمی ناوخۆ زۆر زیاتر لەمە هەیە ئەگەر هاوکار بکرێ ئەتوانین ئێمە زیاتر بەرهەمی ناوخۆ بناسەری وەک لە پرۆژەی پێشتردا چونکە بەرهەمەکانی کوردستان بەرهەمی ناوخۆ بەپێی وەرز ئەگۆڕێت لە پرۆژەی پێشترماندا فیستیڤاڵی ژیان بوو توانیمان نزیکی 100 گروپا پڕکەینەوە هەموو بەرهەمی ناوخۆ بەڵام لەم جارەدا چونکە وەرزەکە ئەگۆڕە و براندمان کەمە ڕێژەی لە 140 تا لە 150 گروپەکانمان بەرهەمی ناوخۆیە دەست خۆش بۆ قسێگەکەیان باش تۆ بەچی بەشداریت ئێمە وەک کارگەی زەیتی زەیتونی ڕانێ بەشداری نزیکیکە وەک کارگەی زەیتی زەیتونی ڕانێ لە ڕانێ باشە ئێمە کارگەکەمان بەرهەممان زەیتی زەیتون بەرهەمێنین سەداسەدی خۆماڵیە خۆماڵیە باش بەرهەمێکی زۆر ناوازە و تایبەت بەرهەمدێنین کە ئێستا لە زۆربەی شار و ساڕۆچکەکانی کوردستان بەردەست ئەم زەیتی ئێمە باش ئەم زەیتی ئێمە هەم هەناردەتان کردو ناردتانە بۆ دەوروبەر یا وڵات ئێمە هەناردەمان نەکردووە بەڵام خواستمان لەسرە بۆ دەرەوە بە شێوازێکی زۆر جوان و ڕێک پێت لە قوتونان و کوالێتی کۆنتڕۆڵی تێپەڕاندووە بەڵام ئێمە لێرەدا کێشەیەکمان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک هاوکارمان هاوکاریەکەتان لە چون ڕوێکەوە بێت ئێمە لە وەکو خۆمان ئێستاکانە پێویستمان بە کۆمەڵێک نەمامی جۆرا و جۆری تایبەتە بۆ نوێ بێینە وڵاتەکەمانەوە کە تایبەت بێ بە جۆری زەیتی زەیتون لە وڵاتەکە ئێمەدا تەنها و نەمامانەمانەیە کە تایبەتن بە خواردن ئێمە دەمانێت کۆمەڵێک نەما مشتی چاک بێنین لە وڵاتانی دەرەوە ڕێگریتان هەیە ڕێگریمان هەیە ڕێگریەکەتان چییە مەسەلەن ناهێڵن نەمامەکان ئەنواع و ئەشکال نەمام دێتە هەرێمی کوردستان ئەم نەمامانە ناڵم دێنەوە بە تایبەتی زەیتون هەر لە یاسایەکی حکوومەتی عراقی هەیە ئەڵێ نادێت نەمامی زەیتون بێتە ناو وڵاتێمەوە ئەڵێ لەبەر نەخۆشی ئێمەڵێن ئێمە ئەتوانین کۆمەڵی حەلی چارەسەرمان بۆ داوەناون کە ئەتوانن ساتیان بۆ بکەین و هەم لەم نەمامەکە هەم لەو گڵەشیکە پێهێنی ناو وڵاتەکەمانەوە سەلامەت بێ دوایەوەش حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی کارەبا و دابینکردنەوە بۆ ئێمە ئێستا زۆر لاواسە ئێمە ئێستا ئەم کارگە ئێمە بە کارەبەی مۆلیدە ئیژەکەین ناتوانێت کارەبەی بەرداوامان بۆ دابینکە ئێستا وەکو هەم وەک ئەوەش ئێمە دەمێ باسی ئەو خاڵش بکەم ئێمە وەکو خۆمان لە هەموو شارچووکانی کوردستان و تاکو بگرە کەرکووکیش هەمانە باس ئێستا ئێمە ناتوانین بەرهەمەکانمان بەرینە دەهۆک بۆ ئەو خاڵە زۆر بەلامەوە زۆر سەیرە ئێمە کە دەگەینە بازگەی دەهۆک لە بازگەی دەهۆک ڕێگریمان لەکری ئەڵێ دەبێت دووبارە فعس بکرێتەوە کەچی لە ئێمە لە پارێزگای سلێمانی فعس و فساتەکانمان هەموو بۆ کرێ بە شێوازێکی زۆر ڕێک بێت تێگەیت تاکو بگرێت لە بەغداژە خوا تاکو بەسڕە بەڵام نازانم بۆ ئەبێت دووبارە فعس بکرێتەوە لە بە هیوانەوانەی کە جوان لە بەرنامەکەیە خەمخۆرن ئەمانە چارەسەرکەن چکەمە زەربە لە بەرهەمی ناوخۆیەدا ڕەتی بە سیاسەتەوە نیە دەستە خۆش بێ بەڕێستان بەچی بەشارن ئاسۆ عوسمان پرۆژەی شاهنگ براندێکی شامپۆ و موکەیف و حەمام زەیتمان دروست کردووە لە بەرهەمی خۆماڵی هەنگوین پرۆژەکەی ئێمە تایبەتە بە بەخێوکردنی هەنگ و لە ساڵی 91ەوە تا ئێستا هەنگ پەروەردەکەین و بەرهەمەکانی هەنگ بەرهەمەهێنین سوپاس بەخوای گەورە لە ساڵی پارەوە ئەم براندە تازەیەمان دروست کردووە کە لە بەرهەمی هەنگ توانیمانە شامپۆ و موکەیف و پێداوی سەپاکەرەوەکان لە هەنگوینی خۆماڵی کە چارەسەرە دروستی بکەین پێم خۆشە لە بەرنامەکەی بەڕێستانەوە کۆمەڵێک پێشتر هاوڕێکانیشم باسییان کردووە کە هاوکاری حکوومەت وەلایەنە پەیوەندیدارەکان بۆ بەرهەمی ناوخۆیی زۆر کەمە بگرە ڕێگریشمان لێ ئەەکەن وەکو هاوڕێم باسی کرد کۆمەڵێک ڕێگری ئەکرێت کە ڕێگری ڕۆتینە بەداخەوە و هەروەها لە یەکێک لە وەکو هاوکاریەکان بۆ ئێمە بەسیترین هاوکاری بۆ نمونە لە پێشنگایکی ئاوایە ئەگەر تۆ چاوی کامێرەکەت بژێڕیت یعنی لە هیچ شوێنێکی نزیک لە چۆنەڵێ لە شوێنە VIPەکانەوە جێک بەرهەمێکی ناخۆیی لێ نییە لێرە جێ پرسیارێک دروستێەوە بۆچی یعنی لە براندێکی ئاوا لە پێشنگایکی ئاوا لە زۆربەی پێشنگانی و دەوڵەتێکانە کە ئێمە بەشدار ئەبین حسابی چۆنەڵی ڕکابەرایەتی نرخمان لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان ئاکرێت یعنی کە تۆ بەرهەمێکی ناوخۆی بۆی پشتگیری لێ بکەیت ئەبێت نرخەکەی جیاواز بێ بۆ بەرهەمی ناوخۆی بۆ بەشداریکردنمان بەشداریکردن لە پێشنگایەکان نرخی جیاوازی هەبێت لە بەرهەمێکی ناوخۆی لەگەڵ بەرهەمێکی دەرەوەیەکەیت
ئەنی من لەگەڵ دراوسێکەما کە لە دەروی وڵاتەوە هاتووە بگرە هاوکاری ئەو کراوە لە نرخی بەشداریکردن یا لە پێشنگایە بەڵام هاوکاری من نەکراوە هاوکاری هاوڕێکەم نەکراوە کە بەرهەمی ناوخۆیە ئەمیش وەڵام داتەوە بەڵکو بۆی مەمنونە بین یعنی ئەمیش وا ئاکات من بەرهەمەکەم گران بێت بۆ هاوڵاتیان بۆچی لەبەرەوە من ئەو کرێی کە ئەیدەم لێرە یان لە جێگەیەکی ترا یان وەکو کارەبا کە باسی کە دەمانە هەمووی کار لە نرخی زیادبوونی نرخی بابەتەکەی من ئەکات وەمش لەسەر کیەکەوێت لەسەر هاوڵاتیانەکەوێت بۆیە دەستخۆشیتان لێ یەکەم باز بۆ ئێوە کاگاسۆ دەست خۆش بێ کاک بەختیار ئەم هەموو ئیشانە بەڵام بەشێکیان ینی هین هەوڵی تاکە کەسیە توانیوەتی بینێرێ بە وڵاتانی تر بیخاتە مارکێتێک بیخاتە بازارێک چۆن وا بکرێمە گەورە بکرێت ڕێگریەکان چین ئەوەی لا ئێوە هەیە کە کۆمپانیەکان دێنە لای ئێوە معانات و کێشەکان لای ئێوە خۆی کێشە زۆر ئەگەر کێشە باز بکرێت ئێمە نەک هەر ئەم بەرهەمە ناوخۆیان لەگەڵ کارگەکانیش ئەو کێشەیان هەیە کارگە ناوخۆیەکان ئەنی کۆمەڵێک گرفت هەیە لە بەردەم خەڵکە هەندێکیشی خۆشیان ڕەنگە ڕێکارەکان بەپی پێویست نەزانن کە چۆن شت هەناردە بکرێت لێرەوە داوا لە هەموو بەرهەمێکی ناوخۆیەکەین سەردانی یەکێتی هاوردە و ناکاران بکە بۆی ناوی تۆمار بکات بۆ ئەوەی کە ڕێکاری هەناردەکردنی پیشان بین چۆن شت هەناردە بکات لە چ ڕێگەیەکەوە ئەو گرفتانی کە هەیە هەندێکیان ناو تۆمار ناکەن ئەن تۆ بێ ناویکی ڕسمیت هەبێ بێ بە شێوازێک بێت کە تۆ کوالێتی و شتەکانی هەمووی لەسەر نووسرابێەوە زۆر بەشی هەیە کە بەو شێوەیە دیاری کردو و نووسیوێتی ئێمە ئەگەر باسی گرفتەکان بکەین گرفت زۆرە ئامارێکم لە بەردەسایە کە کارگە لە هەرێمی کوردستانە ئێمە 2390 کارگە لە هەرێمی کوردستانە کار ناکات لە 2390 کارگە لە کۆی 3850 کارگە یعنی 1461 کارگەمانی ئیشەکار لە ئێستا کێشەکە لە چیایە ڕاستە هەندێکی مۆڵەتی وەرگرتو هێشتا دەست بەکار نەبوو بەڵام زۆرینەی ئەوەی کە کار ناکات کۆمەڵی گرفت هەیە مەواد دەخامەکەی هەندێکی بێ لە دەرەوە بهێنێت کە ئەمە گرفتێکە بۆی گومرگی لێوەرەگیرێت ئەنیە بێ ئەو جیاب بکرێتەوە لەوەی کە خەڵکێک کە شتێک هەناردەکە بیفرۆشێتەوە لە ناو بازارە بەس ئەم بۆ کارگەکەی هاورداکات بۆ ئەوەی کە ئیشی کارگەکەی پێڕایی بکات یەکێکی لە گرفتەکان کە بەداخەوە پێشتر ئێمە داوامان کرد کەم بکرێتەوە نرخی کارەبا بگرێ لە ئێستا نرخی کارەبا زیاتریش کرا لە سەریان کە یەک وحدەی کارەبا لە عێراقی شازیا کرا بەڵام لە عێراقا بوو بە 70 دینار یەک وحدە ئێستا لە هەرێم 30 بۆ 40 دینارەوە بووە بەوەنە لە هەرێمی کوردستان کرا بە 156 دینار بۆ کارگە ئەنی دووقات و زیاتریش کە دووقاتی عێراقەکات ئەمانە گرفتن کاکە تۆ گەرەتەوێ بەرهەمی ناوخۆیی پێش بکەوێت ئەبێ هاوکاری ئەم کارگانە بکەی هاوکاری ئەم بەڕێزانە بکەی کە بەرهەمی ناوخۆییان هەیە تاوەکو بتوانن بە نرخێکی ئەرزان توان منافەسەی بەرهەمی دەرەکی بکەن چکە ئێمە لە یاساکەشا کێشەمان هەیە کۆمەڵی یاسامان هەیە کە ئەو یاسایانەیە کە لە سەردەمی ڕژێمی بەعسی ڕووخاوە دەرکراوە پێویستی بە گۆڕانکاریە پێویستی بە کۆمەڵێک شت هەیە ئێمە وەک یەکێتی هاوردە و ناردکارانی هەرێمی کوردستان یاسایەکمان پێشکەشی پەرلەمان کرد خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەڵام تا ئێستا هیچ خوێندنەوەیەکی تری بۆ نەکراوە کە ئەمە زیاتر پاڵپشتی بەرهەمی ناوخۆکە کە چۆن بتوانرێ بنێرێتە دەرەوە یەکێک بەرهەمی ناوخۆیی هەیە بێ بینێرێتە دەرەوە بە هەمان ئەو شێوازەی کە لە سەردەمی حکوومەتی بەعسا بووە لەو سەردەمەیە کە شێواز چۆن بە هەمان شێوازە بێ هەناردەی بکات کامە زۆرەکەوێ لەسەری چکە بارودۆخی ئێستا زۆر جیاوازە لەو کاتە کۆمەڵێک شتمان هەیە یەکێک لە کارگەکان ناوی ئەهێنم لەبەرەوەی کە نەماوە نابێ بەڕێکلام بووی کارگەی زەیتونی ئاوامان هەبوو کە بەناوبانگ بوو ئێستا داخراوە بڕۆ لە سلێمانی و نەک لە سلێمان لە خانەقینەوە هەتاوەکو زافۆ من خۆم لەو دیوسلوپیەوە لە باکووری کوردستان ڕێکلامی بینیوە کە خەڵک بە خۆبەخش لەسەر دیوارەکان نووسیوێتی زەیتونی ئاوە لە چیاکانە نووسیوێتی زەیتونی ئاوە ئێستا کارگەکە داخراوە خۆشی گرفتی ڕانیش کێشەی خۆشی گرفتی هەبوو ئەمانش زۆربیان ئەو گرفتیان هەیە ئەو خاتونە خۆی لێرەیە کێشەی ئەو قوتوی هەیە کە کرێمەکەی تیەکە بە پێی پێویست دەستی ناکەوێت ئەبێ لە دەرەوە بیهێنێ ئەم جارە بە شێوەیەکی هێنە جارێکی ترکە بۆی هەندێک ڕەنێکی ترێ شێوەیەکی ترێت چۆن ئەو بەرهەمی بناسرێتەوە ئەوەی زەیتونی ئاوا کە باسی یەکەم بەس زەیتونەکەی هی ئێرە بوو شوشەکەی وایە لە ئێرانەوە بێنە لەزگەیەکی هەبوو کە تێوێ پێچرا
لە سینەوە بۆە بی هەمووشی لێرە ئەکرێت کارتۆنەکەی بۆە لە هەمووشی ئەتوانرێت لێرە بکر هەیە ئەنی بەسیترین شت لیژنەکانی قایمقامێت بڕیارێکی دەرکرد کە سەمون و نان نەکرێتە ناو علاگە و بکرێتە زەرفەوە چەند ماڵێک دواکە تاوەکو کارگەمان هەبێت بکرێتە زەرفی کاغەزەوە زەرفی کارگەی زەرفی کاغەزمان بە پێی پێویست نەبوو ینی کۆمەڵە شت هەیە کە پێویستە جا بکرێتەوە و ئێمە چەند پرۆژەیەکی ترمان هەیە کە گرنگترینیان ئەوەیە کۆنفرانسێکی گەورەمان بەدەستەوەیە ئەو بە تایبەت لە بواری کشت و کاڵەیە یەکێک لەوانە کە جەلال خۆی لێرە ئامادەیەکە ئەو گرفتیان هەیە زەیتی زەیتونیان هەیە هەنێک لەو زەیتونی کە لێرە ڕوێنرێ بە کەڵکی زەیتی زەیتون نایێت ئەوان کارگەی ڕانی لێرەیە و دکتۆر جەلالیش کارگەی بەهاریان هەیە خۆیان ئەوانش ئاگادارن لەو بابەتە کۆمەڵک هەیە یا دۆشاوی تەماتەی شارە زورمان هەبووە کە ناوخۆییە ئەو تەماتەی کە لێرە ڕوێنێت زۆربەی بۆ دۆشاوە نابێت ئەبێ کۆنفرانسێک لە پلانمایە کە کۆنفرانسێکیان بۆ بکەین جوتیارەکان و خاوەنکارەکان لە یەکتر تێبگەن کە چی بە کەڵکی ئەم شتەیەت کە ئەم کارگاگەن ئیسفادەی لێ بکەن نەکسن و خەتەماتەکە هەڵڕێژرێ و ئیسفادەی لێ نەکرێت نە ساغ بکرێتەوە لە بازارە نە بشتوانرێ بۆ شێوێ بێت تەنانەت لە تەماتە وەک چۆن هەنارمان هەناردەکرد بۆ بەریتانیا بۆ وڵاتانی ئەوروپا بۆ ئەمریکا و کەنەدا بە هەمان شێواز بتوانرێت بەرهەمەکانی تریش هەناردە بکرێت بەسیترین شت نانی تیریە نانی تیریمان هەناردەی دەرەوە کرد کە لە وڵاتانی دەرەوەیە پێشوازیەکی باشی لێکرا ئێستا یەکێک لە ئەندامەکانمان ئەو نەخواست لەسەر نانەکەی هەبووکە لە دووەکە لە ئەڵمانیا کارگەی نانی تیری داناوە ئەنی کاتێکڕێگە بدۆزیتەوە بۆ ئەوەی کە بازار بۆ خۆت دروستکەی ئێمە هاوکاریان نەبین بێندای ئێمە ناو تۆمار بکەن ئێمە پاڵپشتیان نەبین وە چی ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی کە بەرهەمی خۆماڵی پێ بناسێنرێت و بتوانێت هەناردە بکرە ڕێکارەکانیان پێڵێ کاک جەلال ڕێگریەکان بە کورتی بۆم باسکەی کاتم زۆر کەم ماوە ڕێگریەکان ئەوەیە کە کەسێک ئەوێ دەست بە پرۆژەیەکی پیشەسازی بکات بە تایبەتی من باسی پیشەسازی خۆراکەکەم هەر لە نەبوونی یاسایەک کە ئەم بوارە ڕێک بخات هەر لە نەبوونی هەندێک لەو بەرهەمانی کە شیاون بۆ پیشەسازی خۆراک بۆ نمونە وەکو بەختیار باسی کرد بۆ نمونە من کارگەیەکم هەیە ئەمەوێ ڕۆنی ڕەشکە بگرم تەماشاکەی ڕشکەی کوردی کە ئەیکڕیت پڕی لە بەرد و لە چیرکە و چواڵە ئامێرەکەت ئەشکێنە عەزێتەیە کارگەیەکی پوختەکردنی ڕۆکمانی لە کوردستان تا ئێستا بۆ کارگەکە نایەت ئیمکانێتە مادیەکەیان یاسایان لەوانەیە چۆنەڵی بیری لێ نەکرابێتەوە لەوانەیە ئەو کەسەشی کە بە تەمایە ڕشکە بچێنێ کە ئەزانێ کارگەنیە و کەس دێ وەرناگرێنێ ینی بەرچاوی ڕوو نییە ئاسوەیەکی ڕوو لە بەرچاوی نییە ناچار تۆ پەنابێتە بەرەوەی کە ڕشکەیەکی سووری و هندی بکڕی ڕۆنەکەی بگریت ئەنی نەبوونی مادەی خامی تەواو وا کات کە پەنابرینە بەر دیسان مادەی خاوی دەرەشی دەستخۆش کاک ئەحسان ئەو گیر و گرفتانەی هەیەوە بتوانن هەموو ئەوانە جارێکتر دوای چەند مانجی تر بەرهەمی خۆماڵی ئەم جارە بە براندە خۆماڵەکان بەتەنیا براندێکیان بۆکەیان ئیڤنتێکی لەم زۆریان بۆ بکەن زۆر ئاسانە ئەویشە ئێمە بە نسبەت خۆمانەوە ئەتوانین ئەنجامی بین بەس حەزم کرد جوابی پرسیاری یەکێک لە میوانەکان بەمەوە کاگاسۆ کە گلەی ئەوەی لێکردین بۆ لە شوێنە VIPەکانە یان ئەو شوێنانەی کاکەونە سەر ڕێگای سەرەکی هاتنە ژوورەوەی ناوپێشانگاکە بەرهەمی ناوخۆیی دانانگرێت بەداخەوە ئێمەش هەر کۆمپانیایەکین و بەرهەمی ناوخۆین هەروەک ئەم برادرانە کە لێرە دانیشتون هیچ سپۆنسەرێکمان نییە یعنی کۆمەڵە گەنجین هەستاوین بە ئەنجامدانی ئەم کارە لەبەرەوەی حکومت نایەتە پێشەوە مەبلەغێک پارە دیاری بکات کە چەند مانگجارێک ئێمە بتوانین ئەم ئیش ئەنجام بدەین یا بەلایەنی کەمەوە هەموو مانگێک بۆ دوو ڕۆژ ئەنجامی بدەین پێویستمان دووبارە بە مادە بێتەوە بە پارە و ئەبێ بڕۆینەوە بەردەم کۆمپانیا گەورەکان دەستخۆش خولەکێک تۆ ئەدەم بە ئەو بەڕێزەکە ئێوە بەچی بەشداریتان کردووە و ڕێگریەکان چی بە کورتی بۆم باسکە بم سپاس ڕێگریەکان بە دەرەجەیەک هەنگوینی ئێرانی هەنگوینی تورکی هەنگوینی سعودی ئەمە هەنگوین کەسابەتمان هەنگەوانیە داواکارین بە هەموو شێوازەک ڕێگری بکرێت لەو هەنگوینی هاوردە دەکرێت هەنگوینی کوالێتێکی خراپی هەیە هەنگوین نییە تەقسیری دەنگوینی مەکردووە هەموو هەنگەوانانی کوردستان دێن بە ناوی مەشیەوە دەفرۆشن ئەگەر بە ناوی نەفرۆشن بشی عەلاکولین داواکارین بە هەموو شێوازەک ئەو هەنگوینیانە مەمرە بکرێت کوردستانێتە کوردستان دەست خۆش بە سپاس دەکەم سپاس کە لێرەن هەمووتان سپاس بۆ ئێوە
سوپاس بۆ کاک ئەحسان بۆ کاک جەلال سوپاس بۆ کاک بەختیار ڕەنگە دەرفەت دەو بێ بەڵام ئێمە بەڵێنە دەیوەکو دەستگای میدیای کورسات پاڵپشتیەوە بین پاڵپشتی هەموو بەرهەمێکی خۆماڵی بین بۆی بتواندرێت کە وەکو ئێوە ڕوونتان کردەوە کە بەرهەمی خۆماڵی بگاتە ئاستێک کە هەناردە بکرێنەوە کۆکو هەمیشە بە نوکتە ئێڵێن کە سەوزەشمان لە وڵاتانی ترەوە هاوردە ئەەکەین. مینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم کۆتاییمان بە بەرنامەی شەوی ڕاهێنا ئەوەی کە ئێمە لێرە دەستمان کەوت ئەوەیە کە بەرهەمی خۆماڵی و بەرهەمی کوردستان ئەگەر بێت و گرنگجی پێ بدرێت گرنگجەکەشی لە ئاستی مادە و شەریکە گەورەکان و پرسەسمێرە گەورەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک ڕێنمایی و پەرلەمانی کوردستان بە یاسای تازە بتوانێت پاڵپشتی بکە بۆی بتوانرێت ئەم خەڵکانی کە لێرن ئەم خاوەنکارانی کە لێرن هەرێکی لە بوارێکە بتوانن بەرهەمی خۆماڵی ئیکتیفای ذاتی پێ بکە لە هەرێمی کوردستانە و بتوانێت هەناردەشی بکەین. بەی وایە ئەوین هەموو بەرهەمێکی کوردستان سەرکەوتو بێ و کوردستانی شەمیشە ئاوادان بێ لەگەڵ هاوکارەکانم بەرنامە ڕانمان پێشکەشکردن تا دیدار بەخواتانە سپێنینە شاد.